بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەم کاتتان باش. هەروەک ئاگادارن دوێنێ چوارشەممە مەجلسی ڕژیمی شۆڕای ئیسلامی ئێران تەرحی داخستنی سیستمی ئینتەرنەتی لە ئێران پەسەند کرد. ئەمە بێجگە لە بەرگرتن لە ئازادی ڕادەربڕین و جاسووسیکردن بەسەر کۆمەڵانی خەڵکەوە و هۆکارهایەکی تریش لەوانە لە تمەی ئابووری لەو کەس و شرکەتانە دەدات کە لە ڕێگای کڕین و فرۆشتنی ئانلاینەوە بەڕێدەچن. تەنانەت دەوترێت بۆ نمونە نەبوونی ئیمکاناتی دەستڕسی بە ئینستاگرام 1 ملیۆن کەس بێکار دەکات. لا لێکدانەوەی ئەم جارەماندا ئەم هەواڵە لێک دەدەینەوە و تاوتۆی دەکەین بە میوانداری بەڕێز هاوڕێ ڕەسوول عەزیزان ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران. هاوڕێ ڕەسوول سەرەتا بە خێراتنت پێ دەڵم زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیەوە پێمان بڵێن دوایین زانیاریەکان لەسەر ئەم مەسەلەیە چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو ڕێزم هەیە لە خزمەت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هەروەکو خۆتان ئیشارەتان پێکرد و باستان کرد، تەرحێکی پڕ کێشە و گوماناوی چۆتە مەجلیسی شورای ئیسلامی ئێران بۆ ئەوەی کە بتوانن لە ڕێگای ئەم تەرحەوە قانونێک تەسویب بکەن بەبێ بەشداری نمایەندەگانی مەجلیس بۆی کە هەرچی زۆرتر بەکارهێنەرانی ئینتەرنێت و بەرنامەکانی ئینتەرنێتی و شەبەکە کۆمەڵایەتەکان مەحدودتر بکەنەوە، جاسووسیان بەسەردا بکەن و هەروەها بتوانن هەموو ئەو پەیام و ئێرتباتاتانەی کە هەیە لە ڕێگای مانیتۆرکردنیانەوە دەستیان بەسەردا بووی کە هەرچی زۆرتر بتوانن لەو ڕێگایەوە بەکارهێنەرانی ئەو شەبەکە کۆمەڵایەتیانە کۆنتترۆل بکەن و ئەوەش خۆی لە خۆیدا پێشینەیەکی دوور و درێژی هەیە، یان تەنیا ئەبەوە نەبەسراوەتەوە. دیارە ئێمە ئەگەر چاوخشانێکمان هەبێ بە سابقەی 40 ساڵەی ڕێژیمی کۆماری ئیسلامی، هەمیشە سیاسەتی سانسۆر و خەفەقان و جاسووسی و کۆنتترۆلکردن بەسەر خەڵک و بەسەر هەڵسوڕاوان یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی بۆ پێشبردننی و مەحدودکردن و بربەستکردنی چالاکی ئینسانەکان. هەر بۆیە ئەو تەرحەش لەو ڕاستایە و لە خزمەت لەمەدا دەچێتە پێشێ و زۆرتریش جگە لە بەش بەحسێکیشەوەی کە کۆماری ئیسلامی لەو ڕێگایەوە دەیهەوێ ئەو تۆڕە کۆمەڵایەت بەربڵاوانە و نێو بەدەرەوانەی کە هەیە وەکو ئینستاگرام و واتساپ و ئەوانە کە تا ئێستا فیلتر نەکراون و نەیتوانیەوە کۆنتترۆلیان بەسەردا بکە، فیلتریان بکە، کۆنتترۆلیان بکەوە هەموو ناوەڕووکی ئەو پەیامانە و پەیوەندیانەی کە لەو ڕێگایانەوە دەگیرێ بتوانێت دەست بەسەر ناوەڕۆکەکاندا بگرێت. هاوڕێ ڕەسوول، بە بڕوای ئێوە کاردانەوە سەرەتاییەکان چیمان پێ دەڵێن؟ کاردانەوە سەرەتاییەکانی کە تا ئێستا هەیە دیارە لە شرایەتێکی تایبەت و وەکو ئێستادا کە ناڕەزایەتەکان لە ئێران خەریکی گەشەسەندن و پەرەسەندن و ئەوانن هەموو باز لەوە دەکەن یا هۆکار و فاکتێکن کە جمهوری ئیسلامی ئەو تەرحەی ئاوا بە ئاسانی بۆ ناچێتە پێشە. دیارە هەموو حەول و تەلاشی خۆی دەکا بۆەوەی کە ئەو تەرحە بەرێتە پێشێوە بۆ بردنەپێشی ئەم تەرحە کۆماری ئیسلامی بە نێوی دیفاع لە حەریمی شەخسی و سیانەتی بەکارهێنەرانی شەبەکەی کۆمەڵایەتەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان دەیهەوێ قانون و تەرحی جاسووسی و کۆنتترۆلکردن و فیلتەرکردنی هەموو بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان بکە. بەڵام هەرەوەی کە باسم کرد بە ئاسانی بۆی ناچێتە پێشە، چونکی ئەترازەکان بەردەوامن و ئەوە دەرەنجامی زۆرتری لێ دەکرێتەوە و حتا لە نێو جیناحەکانی ناو ڕێژیمیشان مخالف و موافقی هەیە. بۆ نمونە هەر موحسینی ڕەزایی لە توییتێکدا باسی کردوکە خۆی یەکێک لە ئەندامانی بەرجەستەی ناو ڕێژیمی جمهوری ئیسلامی و کاربەدەستانی کۆماری ئیسلامی، بەڵام ئێعترازی نسبەت بۆ کردو کە چونکی لە نێو خۆشیاندا مەترسێک هەیە لەسەر ئەمە، هەر بۆیە ئەم تەرحە بە ئاسایی ناچێتە پێشێوە گرفتی دیکەی بەدواوە دێ.
باشە هاوڕێ ڕسوول کۆماری ئیسلامی بۆچی دەست بۆ وەها کردەوەیەک دەبات؟ ئەوە هۆکاری چەندین هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە هەروەک کە باسم کرد مەسلەی سانسۆر و کۆنتترۆلکردنی خەڵکە کۆمەلگای ئێرانە. دووەمیانەوەیە کە تا ئێستا ئەو شەبکە کۆمەڵایەتیانەی وەکو ئینستاگرام و وەکو واتساپ وانە لە ئێران بەبێ کۆنتترۆل بەکارهێنراون لە ڕێگای ئەو قانونەوە دەیهەوێ بە شێوەیەک لە شێوەکان ئەو شەبکە یا ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە خۆیان سەفت بکەن لە نێو سیستمی شەبکەی ئینتەرنێتی و ئانلاینی ئێراندا بۆی کە لەو ڕێگایە و کە سەفت کرا لە ڕێی قانونی دەوڵەتیەوە ئەو وەخت ئەو شیرکەتانە یا شیرکەتانەی کە ئەو خزمەت گوزاریانە بەرهەمدێنن هەموو ئەو ئیتلاعاتانەی کە پێویستە بیدەنە دەست کۆماری ئیسلامی بۆی کە بۆ ئەهدافی تایبەتی خۆی بەکاریان بێنێ و لەو ڕێگایەوە ئەو خزمەت گوزاریانە تەسکتر بکاتەوە. یەکێک لە هۆکارەکانەوەی دووەمی هۆکاری شێوەیە کە کۆماری ئیسلامی دەیهەوێ شەبکەیەکی کۆنتترۆل کراوی ناوخۆیی پێک بێنێ، تۆڕێکی کۆنتترۆل کراوی ناوخۆیی کە دەست بەسەر هەموو زانیارێ سەرەتایەکانی کەسی و هەموو زانیارەکانی پەیوەندیگرتنی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکانی ئینتەرنێتی و ئەوانەی دابگرێ. هاوڕێ ڕسوول پێت وایە ئەم کارەی ڕژیم سەرکەوتوو دەبێت؟ ڕاستی خۆی لە خۆیدا ئەم تەرحە یا ئەم کارە یا ئەو هەنگاوە چەندە سەرکەوتوو دەبێت چەندە سەرکەوتوو نابێ ناکرێ بە پێی ئەوەی کە لە ڕێگای سیاسەتی زەبر و زەنگ و خەفەقان و توند و تیژێەوە بەسەر خەڵکدا سەپاندن بڵێ ئەو تەرحە سەرکەوتوو دەبێت. چونکی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان پێشینە و مێژوویەکی هەیە. ڕاستەکەی ئەو نەوە خزمەت گوزاریانە لە ساڵانێکی دوور و درێژە لە سەرەتای نەوەدەکانڕ بە شێوەی جێراجۆر لە ئینتەرنێتە هاتوون و ڕۆیشتون خزمەت گوزارەکان پەیدا بن، دوایی کەم ڕنگ دەبنەوە بەکارهێنەران کەمتر دەبێت یا مۆدیان بەسەر دەچێت دەگۆڕدرێن. ئێستا لەو دەورەشە ئەگەر کۆماری ئیسلامی پێی وایە بەو زەبر و زەنگ و بە فیلتێر و بە سانسۆرکردن دەتوانێت خەڵک مەحدود بکاتەوە و دیانی بتوانێت کۆنتترۆلیان بکە، من پێم وابێت لە هەڵەدایە لە کۆتاییدا مۆفەق نابێت. چونکی جیهانی تەکنۆلۆژی ئەوەندە بەربڵاوە هەمیشە لە حاڵەتی ئاڵوگۆڕ و تازەبوونەوە و خۆ تازەکردنەوەدا هەیە. ئەگەر چاو لە بکەین بەو مێژوێدا سەدان بەرنامەی تۆڕی کۆمەڵایەتی لەو چەشنەوەکو ئینستاگرام و فەیسبوک و تیکتۆک و ئەم شتانە لە دنیا دروست بوون و دێن و دەڕۆن هەمووشی هەر شتەی بەپێی تایبەتمەندی خۆی هەر بۆیە من پێم وابێ ئەگەر حتا و بەرنامانەش کۆنتترۆل بکرێ فیلتێر بکرێەوە حتا خەڵک مەحدود بکرێتەوە جیهانی تەکنۆلۆژی ڕێگای تازەتر دەبینێتەوە بەرنامەی تازەتر دێکە دووبارە دەتوانین بڵێن کۆماری ئیسلامی تێدا سەرکەوتوو نابێەوە هەنگاوێک لە دواوە دەبێت. کاک ڕسوول ئەگەر ئەم تەرحە بڕواتە پێش چی ڕوودەدات لە بەرامبەر ئەم تەرحە خەڵک دەبێت چی بکەن؟ دیارە ئەگەر ئەو تەرحە بچێتە پێشێ لە شەرایەتی ئێستادا کە تەوەڕوومی ئابووری لە ئێران یەکجار زۆرە، بێکاری زۆرە، بێداهاتی بێدەراتین زۆرە، بردنە پێشی ئەو دەخۆی دەبێتە زەربەیەکی گەورەی ئابووری لە کاری خەڵک، چونکی خەڵکانێکی زۆر بێکار دەبن هەروەکە خۆشتانی شاردان پێکە بۆ نمونە زیاتر لێ 1 میلیۆن بەکارهێنەری تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام لەوێ کاروباری ئابووری خۆیانی پێجێبەجێیەکەن. زەربەیەکی قورس دەبێت لە قوت و بژیوی خەڵک و دەرامەتی خەڵک کە من پێم وابێ ئەوە دەبێتە هۆکاری بەرەنگاربوونەوەیەکی گەورەتر بەتایبەت لەو شەرایەتە ئێستادا کە خۆتان دەزانن سەبارەت هەر بە باری مەعیشەتی خراپی ژیان لە پاڵاوگەکانی نەوت و لە شوێنەکانی دیکەش مانگرتن و ئێتراز شتەیە ئەو ئێترازاتانش دەستنە پێشەوە. من پێم وابێ
خەڵک دەبێت بە وشیاری زۆر بە یەکگرتووی زۆرەوە لە بەرابەر ئەم تەرحەدژە ئینسانیەی کە پێشێلکاری سەرەتاییترین مافەکانی ئینسان دەکا دەبێت ڕابوەستن و ئێحترازی خۆیان بکەن و مەجای بردنەپێشی ئەو تەرحە نەدەن. هاوڕێ ڕسوڵ من پرسیارێکم نییە لە کۆتاییدا خۆتان ئەگەر دەزانن شتێک نوکتەیەک ئاماژتان پێ نەکرد بفەرموو. زۆر سپاس. من شتێکی زیاترم نێ هەرەوەی کە دەبێ خەڵک بە وشیارەوە ئێعترازاتی خوانی دامە بدەن و بەرگری بکەن لە پێشبردننی ئەو تەرحە. زۆر سپاس بۆ بەشداریت هاوڕێ ڕسوڵ ئەزیزان ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان تاوتوێکردنی هەواڵی داخستنی سیستمی ئینتەرنێت لە ئێران بوو کە لەگەڵ هاوڕێ ڕسوڵ ئەزیزان ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران لێکدانەوەمان بۆ کرد. فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.